بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستی گشتی ناوچە کوردستانیەکانی حکوومەتی یاریمی کوردستان جەنابیان ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە. کاک فەهمی سڵاوت لێبێ ببوورێکە جەنابتمان ڕاگر بەڵام کۆنفرانسێک هەبوو ناچار بووین کە کۆنفرانسەکە بڕوات. دەست دەکەین بە گفتوگۆکەمان باسەوە دەکرێت کە نووسینی زمانی کوردی بۆ سەر نووسراوی مۆڵەتەکانی تەندروستی لە کەرکووک دەگەڕێنرێتەوە یاخود کاری پێ دەکرێت. باشە لە حکوومەتی یاریمی کوردستان و حکوومەتی بەغداد یا حکوومەتی عراقیش بەپێی دەستور کار دەکات. کەواتە وەزارەتی تەندروستی عراق چۆن توانی ئەم بڕیارە دەربکات لە سەرەتای بابەتەکەەوە، چۆن توانی زمانی کوردی لابەرێت لە پارێزگای کەرکووک بە چ بیانوویەک؟ ئەم کاتتان باش، سپاس بۆ دیدارەکە. هیوادارم دەنگدانەوە کەم بێتەوە بۆی من بتوانم ئەفکارەکان و بیرروبۆچوونەکان باشتر بگەێنم. بۆ پرسیارەکەت پرسیارێکی زۆر بەجێ بوو، ینی لە ڕاستیە من پێم وایە ئەمە لە ماوەکانی ڕابردووە هیچ بیانویەک نەبووە بۆ ئەوەی کە حکوومەتی فیدراڵ یا حکوومەتی ناوەندی کۆمەڵێک بڕیاری نادەستوری هەم لەسەر ئاستی لۆکالی لە ناوچە جیاوازەکان هەم لە وەزارەتەکان دەرکردووە دەرحەق بە ئەو مافە دەستوریانەی خەڵکی کوردستان کە هەیان بووە لە ناوچە کوردستانیەکانە. من پێم وایە هیچ بیانویەک نەبووە، بەڵکو زۆر جار ئینفیعال یاخود هەندێک بیرروبۆچوونی تایبەتی خۆیان زاڵ بووە وای کردووە کە پێچەوانی دەستور تەعامل بکەن و من ئومێد دەکەم تەعاملکردن بە پێچەوانی دەستور ئیتر زەمەنی کۆتایی پێبێت و ئێمە لە ڕاستیە ناتوانین یعنی درێژە بە ژیانێکی مەدەنی و بە فەرمانڕەوایەکی عەقلانی و منطقی بدەین ئەگەر ئەو فەرمانڕەوایە لەسەر بنەمای دەستور کار نەکات. بۆیە من پێم وایە چ وەزارەتی تەندروستی لە ماوەکانی ڕابردووە واتە پێش ئەم کابینەیە و خود وەزارەتەکانی تریش هەمویان بڕیاری لەم جۆریان دەرکردووە، بەڵام پرسیارەکەی تۆ بە دیاریکراوی لەسەر ئەم بڕیاری وەزارەتی تەندروستی یاخود بڵێن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کەرکووک بووە. ئەگەرنا حەقیقەت ئەم جۆرە بڕیارانە لە ئاستی هەموو وەزارەتەکانە هەبووە و کاری نادەستوری بەرامبەر بە ئێمە و تعلیماتی جیاواز کە پێچەوانی دەستور و بنەمایی پێکەوەژیان بۆ لەو ناوچانە بە بەردەوامی دەرکراوەتە ئەمە یەکەم جار و دوجاریان نەبوو ئەم کارانیان کردووە. باشە بەدەر لەم بابەتە چی دیکە هەبووە؟ نامەوێت زۆر لە بابەتەکە دەربچین، بەڵام بۆم گرنگە بۆ پێی جەنابەتاگەر لە تەواوی ئەو وردەکاریانە هەیە. بەدەر لەم بابەتی تەندروستی و لابردنی نووسراوی مۆڵەتەکانی تەندروستی چی دیکە هەبوو جێگەی سەرنج بووە؟ لە ماوەکانی ڕابردووە بەندە لەگەڵ کورساتە گفتوگویەکمان کرد لەسەر ئەوەی کە بە بڕیاری وەزارەتی پەروەردەی عراقی زمانی کوردی یاخود وانەی کوردی لە ناو دراسی عەرەبیە لابراوەوە بێبایەخ کراوە خوێندکارانیان ئاگدار کردەوە بە بڕیارێک ئەگەر لە زمانی کوردی دەریش نەچن بە ڕاستب حساب ناکرێن و ئەمە لە مەجای زمانی کوردی و پەروەردەی و دراسی و پەروەردەکردنی جیلەکان لە عێراقا و لە مەسلەی زەویزارە کشتتوکاڵەکانە بۆ بەرچاوڕوونی جەنابەت هەتاکو ئێستاکەش لە ناوچەکانی سەرگەڕان و لەو ناوچانە یعنی جێیش تەداخل ئەکات و تەجاوز ئەکرێتە سەر بڵێن زەویزاری کورد یعنی ڕوخسارەکانی ئەم جۆرە تەداخلانە لە ڕاستی هەم جۆرا و جۆرن و هەم لە ناوچەکانی خانەقین و جەلەولا و سعدیە و مەندەلی و بەدرە و جەسان هەتاکو ئەگاتە شنگال بەڕاستی ئەم حاڵەتانە هەبووە و ئێمە بە بەردەوامی قسەمان لەسەری کردووە و بە بەردەوامی و لە کاتی خۆشیە ئێمە مؤسساتی خۆمان فراکسیۆنە کوردیەکانمان تێگەیاندووە لەسەر ئەم خەرقە دەستوریانە کە پێمان وایە ئەم خەرقە دەستوریانە بنەماکانی یەکتێگەشتن و متمانە لە بینمانە کەمەکاتەوە. باشە کاک فەهمی بەتەواوەتی لە ئەمڕۆ تاو دەست دەکرێت بە بەکارهێنانی زمانی کوردی لەسەر مۆڵەتەکان بۆ پێیکە بەڕێوەبەری هۆبەی چاودێری تەندروستی کەرکووک بە کورسات نیوزی ڕاگەیاندووە؟ من پێش ئەوی بچمەنە ئەمەوە ئەمەوێت یعنی دەستخۆشی لە حکوومەتی نوێی عراقی بکەم و وەزارەتی تەندروستی بڕیارێکی تەندروستیان داوە و ئێمە ئومێدمان هەیە کە کابینەکەی سوودانی بتوانێت دەستور بکاتە بنەما بۆ تەعاملکردن لەگەڵ هەموو پێک هاتە و لەگەڵ هەموو مکەوناتە جیاوازەکانە و ڕێز لە هەموو جیاوازەکان بگرێت. ئەم بڕیاری وەزارەتی تەندروستیش بڕیارێکی تەندروستە و پێمان وایە بە ئاراستەیەکی تەندروست ئەم بڕیارە دراوە هەڵەیەکی زەقی پێشووتری خۆیان هەڵەیەکی ڕوونی نادەستوری خۆیان چارەسەر کردووە. ئەمە جۆرێک لە ئومێد دروست دەکات و من پێم وایە هەروەکو چۆن بیانوو نەبوو بۆ ئەوەی کە بڕیارەکەیان دەرکرد
ئێستا کەش بە دەستور بڕیارەکان چارەسەر کردەوە هیچ بیانویەک نییە لە بەردەم بەڕێوەبەراتی تەندروستی گشتی کەرکووکە بڕیارەکە نەکاتە بواری جێبەجێکردنەوە قەرارەکەی پێشتووی خۆیان هەڵنەوەشێنەوە بۆیە بەپی زانیاریەکانی ئێمەش دەبێت لە کۆتای ئەم هەفتەیە واتە لەمڕۆوە هەموو نووسراوەکانیان هەردوو زمانی ڕسمی کوردی و عەرەبی لەسەر بێت و پابند بن بە بنەماکانی زمانەوانی و ئەو یاسا ئەو بەندە دەستوریانی کە شێوازەکانی کارکردنی هەردوو زمانەکەی دیاری کردووە لە عێراقا. باشە دوێنێ ئەخۆ لە چەند ڕۆژی ڕابردەوە بە دیاریکرا پێم وا بێ دوێنێ بۆ گەڕنەکەومە هەڵەو کاک فەهمی کاکوبات لەگەڵ بەشداری کۆبوونەوەی کرد هەر لەسەر ئەو بابەتی ناوچە دابڕێنراوەکان یاخۆ ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان لەو کۆبوونەدا باسی چی کرا ئەوە دەکرێت وەکو پۆینتێک وەربگیرێت و لەگەڵ ئەم هەوڵی ئێوە بۆ ئەوەی کە هەوڵەکانتان بەرداوامێت بۆ ئەوەی کە هەگەر بابەتێک وەکو خڕۆقادێک و پێشکەلکاری بەرامبەر بە مافی کورد لە کەرکووک لە ناوچە دابڕێنراوەکان ئەنجام بدرێت ئێوە هەوڵەکانتان بەردەوام بن؟ بەبێگومان یعنی ئەوە بنەمایەکی زۆر زۆر ئەساسی بوو هەر لە بیدایەتەوە جەنابی کاکوبان ڕوونی کردەوە کە وەزیفەی ئێمەیە دەبێت یعنی هەموو ئەو کارە نادەستوریانی کە بەرامبەر بە دانیشتوانی ڕەسەنی ناوچە کوردستانەکانەکرێت ناکرێت ئێمە لێ بێ دەنگ بین و ئەوە بنەمایەوە ئەوە مەبادئەوە ئەوە دەبێت بەشێک بێت لە پرەنسیپی کارکردنی ئێمە و بەبێگومان لە دانیشتنەکەیە زۆر بە وازحی ڕایگەیان کە مەسلەی دەستور ئەو بابەتەیە کە هەمومانی پێکۆگرێداوە و ئومێدیشی هەبوو لەسەر کارنامەکەی سوودانی و ڕایگەاند ئەم کارنامەیە بەشێک نەک کۆی تموح و بەرچاوڕوونیەکانی ئێمە بەشێکی باشی داوا و داواکاری ڕەواکانی خەڵکی کوردستانی تایە بۆیە دەبێت ئێمە پشتیوانی بکەین و چاوەڕێ بکەین و شانسی دێنێ بۆ ئەوەی جەنابی سوودانی بتوانێت ئەم ئەرکانی جێبەجێ بکە خۆتان نەزانن لە ماوەکانی ڕابردووە کارنامەیەکی کوردی هەبوو بۆ ناو خوتەی ئەعمالی سوودانی وەجێی کراوەتەوە و ئەمە دەستکەوتێکی گەورەیە دەبێت هەم حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە حکوومەت و هەم هێزە سیاسیەکانیش سەپۆرتی حکوومەتەکەی سۆدانی بکەین بە ئامانجی جێبەجێکردنی ئەو خاڵ و بەندانەی کە پەیوەندیان بە کوردستانەوە هەیە و لە ناو کوردستانیشە پەیوەندیان بە ناوچە کوردستانەکانەوە هەیە خۆتە زانید یعنی هەر لە بیدایەتەوە ناوچە کوردستانیەکان ینی بەشێکی ئەساسی گفتوگۆکانی ئێمەی پێگەێنا لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆیە لەم چوارچێوەیە لە کۆبوونەوەکەیە کاقوبات ڕایگەیان کە دەبێت ئێمە چاودێری هەنگاوەکانی داهاتوو بکەین و پشتیوانی کارنامەکەی بەڕێسۆدانی بکەین چونکە پێمان وایە لەو کارنامەیە بەشێکی دیاری ئامانجەکان یاخود دەستکەوتەکان یاخود داواکاریەکانی خەڵکی کوردستانی تیاجیا کراوەتەوە. باش کاک فەهمی لە کۆبوونەوەکە ئێوە جەختان لەسەرەوە کردوتەوانێت کە چاودێری دۆخی ناوچە دابڕێنراوەکان بکەن یاخود ناوچەکانی دەرەوەی داری هەرێم بکەن. ئێستا دۆخەکە چۆن تێ ئەپەڕێت؟ پۆینتێک هەیە خاڵێک هەیە ئێوە بکات نیگەران بکەن یاخود چاوتان لەسەری بێت یاخود هەوڵەکانتان فراوانتر بکەن؟ بەبێگومان تەعاملکردن لەگەڵ کەیسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ینی کۆشی بەردەوام و ڕۆژانەی پێویستە و ئەم هەنگاوە بە جۆرێک بیناکراوە کە نابێت لێیدا ببڕیت. من هەتاکو ئێستاکە ئاڵوگۆڕی زۆر گەورە لە زیهنێتی فەرمانڕوانی ئەو ناوچەیە نابینم بەڵام ئەوەی کە جێی ئومێدە ئەوەیە کە کارنامەیەکەیە و حکوومەت هەرێمی کوردستان بڕیاریدا و لیژنەیەک بنێرێتە بەغداد و چاودێری هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو کارنامەیە بکەین ئەگەر ناتاکو ئێستاکە بەڵێم نیگەرانی هەیە و نیگەرانیەکانیش لە هەموو ناوچەکانەیە بە تایبەتی لە کەیسی زەویوزار و لە لێدوانی هەندێک لە کاربەدەستانی حکوومەتی عێراقی سەبارەت بە زەوی کڕین و زەوی فرۆشتن لە ناوچەکانی کەرکووک و خانەقین و لە ناوچەکانی دەشتینەوە ئەو سنوورێکە پێوتری ناوچە کوردستانەکان نیگەرانی هەیە بەڵام لەگەڵیشیا ئومێدیش هەیە نیگەرانی هەیە بەڵام لەگەڵیشیا دەرفەت هەیە بۆ ئەوی بتوانین تەجاوزی ئەو قۆناغە بکەین کە لە ماوەکانی ڕابردووە بەسەر ئەو ناوچانی ئێمەیە هاتووە بە شوێکی نادەستوری و زۆر جار جێیش تەداخلی کردووە سوپات تەداخلی کردووە کە ئەمە بە هیچ جۆرێک شوونی ئەوان نییە و کاری ئەوانی و کارێکی زۆر نادەستوریەوە پێمان وایە دەبێت هەم لە ڕووی ئەمنیەوە هێزەکانی پۆلیسی محەلی مەلەفی ئەمنیان لابێت و هەمیش سوپا بە ئەرکی ئەساسی خۆی هەڵسێت کە ئەرک و وەزیفەیەکی ترێتی. باشە کاک فەهمی تۆ لە هەمووان باشتر ئاگات لە دۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە چ بە ئەو بیانوانی کە بۆ نمونە پێشەلکاری دەکرێت بەرامبەر بە مافی کورد بابەتە نادەستوریەکان بێت چ ئەو دۆخانی کە خۆت باسیەکەی
کاتێک ئێوە بە دوواداچوونەکەن بۆ ئەمە بیانۆکان چی ئەڵێن چکە وەکو لە سەرتاش خۆت باست کرد ئێمە بە دەستور کارەکەین یعنی ئەم دوو نەتەوەی بۆ نمونە نەتەوەکانی دیکەش کاتێکە لە عراقدا دەژین پشتمان بە دەستور بەستووە بەڵامەوان پێشێلکاری بەرامبەر بە کوور دەکەن چی دەوترێت ئەو بە دوواداچوانەیەکی ئێوە کردوتانە تانگێنێتە چ خاڵێک ئێمە من خۆم لە ڕاستیە مەبەستمە زیاتر لەم دیدارەیە ئومێدەکان باز بکەین لەبەر ئەوەی لەبەردەم ئاڵۆگۆڕێکی گەورەی حکومڕانیان لە عێراقا و ئەم کابینەی سوودانی هەم سەردانی بەڕێز سەرۆکی هەرێم بۆ بەغداد و سەردانی بەردەوامی جەنابی کاکبافڵ بۆ بەغداد بە بەردەوامی و دیداری هاوبەشی حکوومەتی هەرێم و چوونی لیژنەکەمان بۆ بەغداد هەموو ئەمانە دەبێت وامان لێ بکە کە ئومێد هەڵچنین لەسەر هەنگاوەکانی داهاتووی ئێمە کەمتر ئێستا قسە لەسەر گرفتەکان بکەین و ئەمەمانە ئەوە نیە من گرفتەکان نەبینم بەڵام پێم وایە دەبێت چاوەڕێ بین بزانین ئەم کارنامەیە و ئەم هەوڵانە چ لە ئاستی حکومی و چ لەسەر ئاستی حیزبیش دراون کەواتە من پرسیارەکەم بگۆڕم بە بابەتێکی دیکە کەواتە ئەوەی کە تۆ ئێستا دەیبینی ئەو هۆڵانی کە دەیبینی دەتوانم بڵێم تۆ گەژبینی بەرامبەر بەدۆخ کە ئەگەر گەژبینی بۆچی بۆی ئێمەش بە دڵخۆشی و بینەرانی کورسات نیوزێش لە بابەتەکە بڕوانن من لە سەرەتاوە ڕامگەاندووە نابێ ئاسی چاوەڕوانی خەڵک زۆر بەرز بکەینەوە بەڵام لە بەردەم دەرفەتێکی نوێشاین لەو کارنامەی کە سوودانی ڕایگەاندووە بەشێک لە ئاواتەکانی ئێمەیتیایە کابینەکە تەمەنی وەچلەی نەچوە هێشتا و لە بەردەم تەجروبەیەکی تازایە دەبێت پشتیوانی بکەین ئەمەمانەی ئەوە نییە من زۆر گەشببینم بەقەت ئەوەی کە دەبێت شانسێک بدەینە ئەم کابینەیە و تیمی خۆمان هەیە لە بەغداد وەزارەتی گرنگمان هەیە لە بەغداد هەمیان بخەینەگەڕ و مەسئولیەتی زیاتریش بخەینە ئەستۆی فراکسیۆنە کوردیەکان ئەمە بەشێکی تریشی خاچون لە ڕاستیە هەم کارنامەکە گرینگە بەڵام گرنگتر لە کارنامەکە سەبارەت بە ناوچە کوردستانەکان ئەوەیە چۆن ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەتوانین کێشەکانمان چارەسەر بکەین و یەک خیتاب بین و یەک ڕوئیا بین و خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی دەعمی ئەم کارنامەیە بکەین ئەم کارنامەیە جێبەجێ بکرێت پێمان وان نەبێت ئەوەی کە لە کارنامەکەیە هاتووە ئیتر ئەمە کۆتایی دنیاە و هەموو شتێک باشە بۆ ئێمە نەخێر بەم جۆرە نییە کارنامەکە گرینگە سوودانی خۆشی کارکتەرێکی ئیجابیە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کورد هەوڵ بدات بە یەک خیتابەوە هەوڵی بەدیهاتنی کارنامەکەی بدات تەجاوزی گرفتەکانی خۆمان بکەین دەڵێ ئەم هەوڵە کە تۆ باسێکی قورسە چکە مادەم ڕێگە چارەیەک بێت کاتە دەبێت کاری بۆ بکرێت ئەم هەوڵە قورسە بە یەک دەنگی کورد داوای مافەکانی خۆی بکە نەخێر بە بێگومان قورس نییە بەڵام دەبێت هەوڵەکانمان زیاتر بکەین و تەجاوزی کێشەکانی خۆمان بکەین و هەوڵ بدەن گرفتەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە بە ئارابی چارەسەر بکەین و ئەو وەفدەی کە ئێمە ئاچێتە بەغداد بە بێگومان دەبێت بە دیاریکراوی قسە لەسەر کۆی کێشەکان بکات و بە نیسبەت ئێمەشەوە وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان تەرکیزمان لەسەر جێبەجێکردنی ئەو بەڵێنانەیە کە سەبارەت بە مادەی 140 و ناوچە کوردستانەکان دراوە دیارە بەڵێنەکانی تریش خاڵەکانی تریش هەمووی گرنگن بەڵام بۆ ئێمە مەسلەی کەرکووک و خانەقین و مەندەلی و بەدرە و جەسان و مەسلەی شنگال و شێخان و سعدیە و جەلەولا و دووز و دووبز ئەمانە بەنسبەت ئێمە زۆر گرنگن و چاودێری وردی ئەو ناوچاناکەین و چاودێری حکوومەتی عێراقی و هەوڵەکانیانەکەین و لەگەڵیشیا ئومێدەخوازی خۆشمان لە ئاستی ئەو گۆڕانکاریە یابین بۆی بتوانین ئەم کارنامەیە جێبەجێ بکرێت دوجار بیرمان نەچێت یعنی ئەم دەرفەتی ئێستا لە بەردەمانایە مانای ئەوە نییە بە بەردەوامی بەکراوەی ئەمینێتەوە ئەمینێتەوە سەرەوەی کە چۆن ئێمە ئەتوانین لەگەڵ ئەم بارودۆخەیە هەنگاوەکانی خۆمان ڕێک بخەین کاک فەهمی سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت کە لەسەر کۆمەڵێک بابەتی جیاواز قسەت بۆ کردین زۆر سوپاس بۆ فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکان کە جنابیان ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی ئەم گەشتەی هەواڵ بوون سوپاس بۆ زانیاریەکانت